دووبارە سڵاو لە کەناڵی دیمەنەوە، سڵاو لە خۆشەویستانی پرۆگرامی سی کەس. ئەم جاریان بەشداربووەکانی ئێمە کەسە دڵخوازەکانی خۆیان ئاشکرا دەکەن و وەڵامی چەند پرسیارێکیش دەدەنەوە. با دەست پێ بکەین لە بواری خۆت بە کێ سەرسامی؟ ئەو کەسە ئیبداع بکە پێی سەرسام. لەتیف هەڵمەت. کاپتن ڕافت بەدرەدین بوو. زۆر سەرسامم بە شەبۆی میستەر بین. ئەیام ئیکرام. من هەمیشە مامۆستا ئەحمەد سالار پێی سەرسام بووم. دڵشاد حەمەد سەعید. بەڕێز مامۆستا گەزیزە عومەر. چاپلن. مامۆستا کەریم کابان. بە هونەرمەند کامران ڕووف. خۆ دەزانی ئەکتەری کۆمیدی تۆزێکەمە؟ هیچیان. مامۆستا ئەحمەد سالار. مامۆستا کەمال ساویرە. کاک عومەر دڵپاک. ئەستێرەی گەورەی عەرەبی و عادلی مام. بۆ نمونە کاک زایر. کاک متیع جەباری. یعنی سیمبۆلی گۆرانی موزیکی کوردی بوو. نواندنی سەر شانۆی سەفین ئەنوەر. بواری ڕاگەیاندن بە کاک عەبدوڕەحمان سدیق. وەڵی من ناتوانم تەشخیصی خەڵکە بۆ بکەم لە ئەکتەر. نەخوا بەردار عەزیزم نەبە ناڕازی. لە بواری خۆت بە کێ سەرسامی؟ ئەو کەسەی ئیبداع بکە نەشی ناسم پێی سەرسام. پێشترێ مەسەرەن یەک دوو ئافرەت کچمان هەبوو، ئەمە ناوم لێ نابوو فاتن حەمامەی کوردی. یەکیان خوشتی کاک ڕەسمی جەلالی، یعنی بەڕاستی توانایەکی چاکی هەبوو، ئەکتەرێکی چاک بوو. بەس داخی گرانم لە بواری هونەری تەمەنی کورد بوو. ڕۆی لەتیف هەڵمەت. مامۆستا لەتیف هەڵمەت یەکێکە لەو کەسانەی کە هەز دەکەم دەقە شێعرەکانە واقعی ژیانی هەمان شتن، درۆ لەگەڵ خۆی ناکە لە شێعریش. بەداخۆ باری تەندروستی ئێستا باش نییە، هەم خۆی هەم خێزانی هیوادارم خوا شفای بداتن و هەروە لە دەست و قەڵەمی ڕەنجی مێ لە باری نووسین و شێعردا. کەسێکی زۆر پێداگر هەبوو، یعنی شەڕی لەگەڵ شتە مەحاڵەکان دەکرد. ئەویش کاپتن ڕافت بەدرەدین بوو، زۆر پێی سەرسامم. و دیار ڕەحمانیش کە هەرچەندە ڕەنگە ساڵە یان کەمتر زیاتر لەم خۆم گچکەتربی، بەڵام ئەویش بە هەمان شێوە سەرسامی ئیرادەکەیمە. ینی بەڕاستی ئێستا ئیرادەکەی بە سەرماندا باشکەی بەشی هەمومانی دەکات. بە شەمۆی زۆر سەرسامم بە شەمۆی و فەنانێکی زۆر گەورەیە. بڕواژ ناکەم شەمۆیشکە دروست بیتەوە. ئەگەر بڵێم بیانی بێ میستەر بین لە کوردیەکانە وەڵاهی زۆرمان هەیە، بەڵام هەر کاک ماهیر حەسەن من پێی سەرسامم بەڕاستی. لە کۆنەکانیشا بیرمان نەچێ کاک مستەفا ئەحمەد، کاک عومەری کەریمەغا لەگەڵ خاڵە عەبا عەبدوڵڵا حەمەد ساڵح چاوی ماجەکەم بەمانە زۆر سەرسامم. داوای لێ بنیشەکەم ئەگەر بیرم چوو بێتەوە نای ئەوانی کە بڵم. هەمویانم خۆش دێ. ئەوانە جەلال بەیاری بە ڕەحمەتی هەر دۆستی برادەری خۆم بوو. من هەمیشە مامۆستا ئەحمەد سالار پێی سەرسام بووم. تەنانەت گەیشتە ئەوەی کە فترەیەک لە فترەکان پیانەوتمیان تۆ بووی بە ئەحمەد سالار، هەربووی بە ئیسنساخی ئەو. ئەمەگەم خۆشەویست ئیتر لەوە هەوڵ ما تۆزێک لە ستایلەکەی ئەو دوورکەومەوە، بەڵام هەمیشە سەرسامی پێی و هەمیشە خۆشمە. وەڵاهی زۆر کەسایەتی هەیە، ینی من سەرسام بووم بە دەست و پەنجەی مامۆستا ئەنوەر قەرەداخی، بە خوا لێ خۆش بوو میرزادە، بۆ نمونە دڵشاد حەمەد سەعید، ئەمە لەوانە خەڵکی تریش ینی لە لەعودا زۆر بە مناڵی سەرسام بووم بە کاک ڕزگار خۆشناو. بەڕاستی دەست و پەنجەی جوان و زۆر کاریگەری لەسەر ئێمە هەبوو کە ئەو مۆسیقایانە بچینە ناو مۆسیقای کوردیەوە. بەڕێز مامۆستا گەزیزە عومەر زۆر سەرسامم پێی. خوا لێ خۆش بوو ئاسۆی عومەر سوارە، خوا لێ خۆش بێ لێرەوە. زۆر سەرسام بووم
يعني ئەکتەرێکی زۆر ناتق بوو زۆر محبوب بوو بۆ کەسانەی کە ئەزانن تێکست دەڵبژێرن بۆ کەسانەی کە کەمە گۆرانەکانیان و بەڵام لەناو خەڵکە ئەمێننەوە بۆ هونەرمەندانەی کە هەڵ دوورن لە ترجمەی گۆرانی تورکی و فارسی و بەوانە سەرسامم کە توانیانە ئەگەر یەک گۆرانیش بێ سبێتیانە مۆرکێکی کوردی جوانی پێوە بێ و سبێتیانە سەر هونەری کوردی بۆ نمونە مامۆستا کەریم کابان مامۆستا تایار تۆفیق زۆر لۆ مامۆستایانە هەنی جاران بە هونەرمەند کامران ڕەوف ئەکتەرێکی زۆر لێ هاتوو جاران ئێستش ینی هەرجەی سەرش بە و هێنا بەڵام یەکێک لە کێشەکانی ئەکتەری کورد ئەوەیە ناخوێننەوە مشاهدەیان نییە ئیسفادە لە ئەزمونونەکانی پێشویان ناکەن ناتوانم بەڵام سەرسام بەڵام ئەتوانم بڵێم حاڵی حاضر کۆمەڵێک ئەکتەر هەیە لە ناو کووردا بمانوێ نەمانەوێ جێسەرنجن بە تاقتەنا یەک کەس نیە زۆرن وەڵاهی خۆ دەزانی ئەکتەری کۆمیدی تۆزێکەمە بە پەنجەی دەست لە کوردستان ناتوانیت جیایکەیتەوە بەڵام ئەوەی کە من سەرسامم بە ئیشەکەیان من حەزم لە تەمسیلی مایر حەسەنە حەزم لە تەمسیلی ئەحمەد جۆڵایە لە بەکر مستەفا قایر جەلال عیرفانی وەسامە هەمۆ فەریدونە بچکۆل ئەمانە بەڕاستی معجبن بەڵێ لە بواری دەروونزانی بە بەڕێز مامۆستا محەممەد تاها حوسێن کە نووسەرێکی بەتوانا و ئەکتیڤە لە بواری دەروونزانیدا لە بواری نواندنە هونەرمەندی گەورە زۆرن ئەوانەی کە قەت لە یادم ناچن مەسەڵەن مامۆستا کەمال سابیرە مامۆستا هەتا خەلیلە کە پڕ بوو لە ئەدەب و جوانی لەگەڵ نواندنەکە ئیلتیزامێکی زۆر تایبەتی هەبوو مامۆستا عوسمان چێوار من زیاتر باسی ئەوانەکەم کە ڕەنگە وەفاتیان کرد بێ ئەژینە ئەکتەری گەورەی زۆر تریشمان هەیە لە ژیان نەماون با باسی ئەوانە بکەم کە لە ژیانە نەماون ڕەنگە ئەوە بن ئەوانە ئەکتەری گەورە بوون کاک بادین حەلیم بادین عەبدوڵڵا ئەوە یەکێکە لەو ئەکتەرە جوانانە ئەوانە زۆر زۆر سەرسام بوون بە کاری هونەرەکانیان وڵای لە بوارەکەی خۆم مامۆستا دەریا عەسکەری هەبوو ئەوش برادرم بوو ئێستا لە ئەوروپا ئەوش هەر وەستای کامیرەی بوو یعنی لەگەر جگە لە کامیرە چاکەرە وشتووە هەر هونەرمەندیش بوو لە بواری هونەری فۆتۆگرافەرە لە بواری نواندن تاوان ئەستێرەی گەورەی عەرەبی عادلی مام و هەروەها ڕۆڵی پۆتیڤار لە ئەوەی لە حەزرەتی یوسف لە درامای حەزرەتی یوسف ڕۆڵی پۆتیڤارم زۆر زۆر بەدڵ بوو یعنی بەڕاستی تەمسیلێکی جوانی دەکرد بۆ نمونە کاک زایر عومەر دڵپاک ماهیر بەڕاستی بە ماهیر زۆر سەرسام بە کاک ئەحمە و بە ئەحمەد ڕەووف لە کچەکانە بە ڕێزان خان بە بەیانی خولە بۆمبا وەڵا سەرسامم بە کاک متیع جەباری کە شاعیرێکی ئەم سەردەمەیە شتی جوان ئەنووسێ زۆر شتەکانیم پێ جوانە مامۆستا مشتەباوە هیچەوە کەسێکە بەڕاستی ڕەنگە نەپڕژا بمە سەر چۆنێتی کارکردنی و مامۆستایە گەورەیە بەڵام مامۆستا مشتەبا بیرزادە ئوستوڕەیەک بوو بۆ خۆی یعنی سیمبولی گۆرانی موزیکی کوردی بوو لە ژەنینیش بەڕاستی تاکە کەسێکە کە تاوەکو ئێستا کەس نەتوانێت خۆی لە کارەکانی بدات و وەکو خۆی بتوانێت کە چۆن ئەو پەنجە سەحراویانەی کە لە
سەرسامم پیان نەخوا بەردارازیزم نەبەنا ڕازی نەفتوەی شەرع باوانم نەحکمی قازی نەخوا بەردارازیزم نەبەنا ڕازی نەفتوەی شەرع باوانم نەحکمی قازی. پرۆگرامەکەی ئەم جارەمان وەک چێشتی مجەوەری هەژاری موکریانیە. پرسیارەکان هەمە چەشن و پەیوەندیان بە یەکەوە نییە. ئەم جارە دەپرسین شانازی بەچی خۆتەوە دەکەیت؟ وڵی شانازی ئینسان زۆر زەحمەتە بریامە شانازی بە خۆمەوە دەکەم بەڵام الحەمدلله شانازی بۆی دەکەمە تاکو ئێستا یعنی ئەزیەتی کەسم نەدایە کەس لە دەستە من زیانی پێنەگەیە نە لە دوور نە لە نزیک نە برادرم نە دۆستم هەتا قبولم نەکردێ دۆستم دژمنم لە دەستە من زیان بینی. سینەمام خوێن بە عزەتی نەفسی خۆم. شانازی بە ڕازگۆیی خۆمەکەم لەسەر خۆم. شانازی بە تەواز و بەساتەت و خاکەڕای خۆم دەکەم بەوەی کە لێبوردم. الحەمدلله خەڵک ڕێزم لێگرێ. شانازی بە هەموو شتێکی خۆمەوەکەم زۆر لە خۆم ڕازیم. واللهی شانازی بە کارەکانی خۆم دەکەم وەکو هونەرمەندێکی فۆتۆگرافەر هەم وەکو وێنەگرێکی ڤیددیۆ. شانازی بەوەی دەکەم هیچ کاتێک خیانەت لە دۆست و برادری خۆم نەکردیە. وڵی شانازی بە شانازی بەر شانازی بە خەڵکەوەکەم شانازی بە میلەتەکەم وەکەم. وڵا شانازی بە فەنەکەی خۆم و دەنگەکەی خۆم و ئەەکەم و بە هونەرەکەی خۆم وەکەم و فەقیر ماڵکۆم و ئەوەیە. شانازی بۆی دەکەم کە هونەرمەندم لە بواری هونەریش دەکەم و حەز دەکەم هونەری کوردی بگاتە ئاستی هونەری وڵاتە دەرەوە وڵاتە گەورەکان. شانازی بەوە دەکەمەوە کە تایبەتمەندیەکم هەیە ئەگە هزار جار بکەوم 1001 جار هەڵدەستمەوە ینی مزازەفەش لەو شتە ناکەم ینی ئەو واقعەکە لە ژیانی خۆم زەحمەتترین ڕۆژەکانی ژیانم هەبووە بەڵام ئیدی هەر پێداگر بوومەوە هەستایمە و بەردەوام بوویمە بەدڵم زۆر شانازی بە دڵ خۆم چکە دڵ ئەوە نییە تۆ بە خۆت دروستیکەی یان شتێک بۆ خۆت داینێ چکە دڵ بە خۆی وەکو بڵێ چۆن ڕەحمەکە لەناو دڵی خۆتدا ئەگەنا زمان هەموو کەس دەتانی خۆت پێ بکەی مەلایکە دەمەنوا وە بەڵام گرنگ گوێە ئەو دڵە بەخۆی کە شتێک دەبینی بەخۆی لێ بداتن. ئەم شانازی بۆ دڵی خۆم دەکەم کە دڵم ڕق نییە. وڵاهی بڵێم چی ینی شانازی بەواکەم کە مۆزوسیانم و ینی کەوتومەتە سەر ئەم ڕەوتە و ینی کارێترم نەکرد ینی کارەکەی خۆمم زۆر پێخۆشە و شانازیشی پێواکەم. بەوەی کە تەنازول بۆ کەس ناکەم بەوەی کە غەدر لە کەس ناکەم بەوەی کە تەماعم لە ماڵی دنیا و لە هیچ کەسێکان نییە بە دڵە پاکەکەم بەوەی تا ئێستا نەچوومەتە بەردەم هیچ لێپرسرا و مەسئول و نازانم چی ئەمانە بۆ سوالکردن. شانازی بەوەکەم کە لای خەڵک ڕێزم هەیە شتێکی ئەو تۆم نەکردە خوا نەخواسە خەڵک بە نەوەیەک تەماشام کە لەخوا بە زیابێت هەمووی پەنجەی ڕێزم بۆ درێژەکات ئەوە شانازی بۆ من. هەموو کەسێ بەهایە قێمی هەیە من زۆر شانازی بە قێمەکانی خەمەوە دەکەم واتە زۆر شت لە پێناو خێزانە لە پێناو کەسی ترە من بەرژەوەندی خۆم خستۆتە ئەو لاوە بێدەنگیش بوومە لە ئاسیا و ڕێگەشم نەداوە خەڵک بزانێ ئەوە زۆر شانازی پێوە دەکەم. شانازی بە خۆمەوەکەم لەبەری یەک هۆ من 38 ساڵ لە تەلەڤزیۆنی کەرکووک تەلەڤزیۆنی حزبی بەعس ئەمە لە هەموو دیارەکان شتومە ئەشیڵێمەوە و ئەوەی ئەڵێ ڕاست نییە با بچێت سەیری دەفتەری قەلەم سڕی تەلەڤزیۆنی کەرکووک بکات بزانە چێ بۆ نەبۆتە بەعسی و چێ قەومی خۆی نەگۆڕیوە من نەبوومە بەعسی قەومێتی خۆشم نەگۆڕی هەر بە
لە دینەکەم بەخت نییە زۆر 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 100% باوەڕم پێ هەیە چونکە من زۆر بێبەختم حتا بهین ینی بڵێن لە شەبە بۆ پێنجشەم من زۆر جا خۆم تاقی کردەوە لە هەندێک لەو ڕۆژانە هەستم کردووە هەموو شتەکانم نایەت و نایێت واللهی هەستەکەم ئەوە شتێکی ڕۆتینە خەڵک ئەڵێ وەڵا شانسم نییە وەڵا ئەوم نییە هینا نا من بڕوان بە مەسلەی سوتفە نییە بە زەرورە هەیە واللهی بەخت زۆر کەس دەڵێ بەختم ڕەشە و بەختم نییە و محاوەلەی دەکەم نابی و بەڕێی من مەسەلە بەخت نییە مەسەلە خوا چەندی قسمەت کردی بێ هەر ئەوەندەیە مەسەلێکی کوردی هەیە ئەڵێ ئەوەی ناوچەوان و شانس بۆ تەکات دایک و باوک بۆت ناکە بەڵێ بڕام بە بەختەیە بەڵام کەسێک نیم کە ناڵم بەختم خراپە بەس زۆر 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 باشیش نیم نازانم شانس و بەخت ئەوەش هەر دەگرێتەوە سەر قسمەتی خودای گەورە ینی ئینسانێک کە خواسی بۆ دانابێ هەر ئەوەیە زۆر جار کەسانێکن ڕکابەری لەگەڵ ڕزق دەکەن بەڵێ بەخت وجودی هەیە لای من بەڵام مانای ئەوەش نییە هەموو شتێک بخینە سەر بەخت ئەگەر بەختمان نەبێ وایە ئەگەر بەختمان وایە چونکەگەر بەڕوامە بە کامل هەموو شێوەیەکی ڕەهای بەختە بێمە کەسێکی نەقسمان هەیە بەڵام بەخت بەشێک لە کەسەکان ناڵای زۆر ینی مناڵێم ئینسان خۆی ماندوو بکە ڕەنگە بگەیتە بە کوردێکی ئەڵێ بگەیتە مەنزڵ کە تۆ شتێک خۆت پێوە ماندوو کردووە بێ بڕیار بدەیت کە ئەو شتە بکەیت ینی ئەگەیتە ئاکە یعنی نیوە بە نیوە ئەزانی بۆ من دایمە ئیشەکەم حەزەکەم چووکە بە ئیشکردن ئینسان سەرەکەوێت بەڵام جاری واشەیە قەدەر دەستی تێخا مەسەڵەن حەربی عێراقی وێرانی من 10 ساڵ دانیشتم لاشتا یەک تا 91 من یەک فیلمم نەبوو بەڵام لە 91 فیلمێکم کرد لاولێر بە ناوی هەڵۆکان یعنی ژیانی پێبەخشیمەوە بڕام بڕان بە بەخت و شانس بڕام بە چاو نەفەسەیە بەڵام بەختیش زۆر جار تۆ کە شتێک بۆت ئەگونجێ پێ دەڵێنەوە بەختی هەیە ئەگەر شتێکیش کە بەردەوام ناخۆشت وڵێ وەڵای بێشانسم من زۆر لە تێکستەکانمە مەسەڵەن چی بکەم بەختی خۆم وایە ئەومانە بەڵام بەڵێ بەخت و چاو نەفەس دوشتی دوانن لێک جا نەکراوە نا بەخت بڕۆ بەخۆی دروستی دەکاتن ئەتو ئەگەر خوددا عقلی دایە دەتوانی بیری لێ بکەیەوە دەتوانی بە جوانی بەکاری بینی ئەگەر تو عقلت بە جوانی بەکارتینا دەتانی بەختەشی باش بۆ خۆ دروست ئەگەر نەتانی عقلت جوان بەکاربیینی و هەموو خۆت سەرڕێکرد ینی کەواتەوە تو لۆ دەیەقی بەختی دەگری بە خۆت نەزان بووی نەتانی شتەکان بکەیت بەخەچە بەس ئەگەر هەندە خەڵک هەیە بەوەی هەر دەخەرێتێ ئێستا مرۆڤ هێشتا لە دایک نێ بۆ میلیۆنێرە یعنی ئەوە بەختە ئەوە چ علاقەیەوە بەسەوە بابی عاقڵ بۆت بار و سەروەتە چی باشی لە بۆ دانایە هێشتا لە دایک نە بۆ میلیۆنێرە پیاویش هێشتا لە دایک نە بۆ دێتە سەدنیا داخۆ خواچی لە دروست کردیە بەڵام مرۆڤ خۆ عقلی دایتێ بیری لێ بکەوە بزانێت چۆن ئەگەر بە باشی بیرت کردەوە ئەوە باش لێ و بەختەی باشتێ ئەگە بە خراپ بیری لێ بکەوە ئەو شتێکی خراپ لەدایان جانجین چ دەکەین پڕدەین وڵی بەختم نەبوو نارێ بێ عقڵ بووم دەرێ بەختم نەبوو کەسێکی چۆنی لەگەڵ چانس و بەخت خۆم زۆر وها نابینم بە بەخت بووم بەس خوای تەبارەک وتعالاش ئەوەل و ئاخر لەکنەوی ئەو دەزانی ئەمن نازانم 150 طبیعیە ئاساییم هەست دەکەم کەسێکی بەختیار وڵا بەختم نییە من بەختم زۆر خراپە شانسم باشە ئەمن تا ڕادێک لەخوا بە زیادوی باشم من بەختم 170 ڕەنگە باش بێت یعنی زۆر گرنگ نییە لام ئیشکردن لای من گرنگە بەڵام مام ناوەندیم بە قورئان زۆر بێبەختم دەرێ نازانم هەر ئەو حالە دەست لە بۆ قشپلی دەبم دەبتە زێر مامۆستا الحەمدلله بە بەخت نەبوومایە ئەلەم تەمەنێ ئاوە نامە ئەیت من خێزانێکی چاکمە بێ بۆ پێغەمبەری خوا فەرمێ المەرەة الصالحة جەنەتی سەر دنیای هەر نیم بەهاتم جارێکی نا عەفوم کە باتخوا زۆر هینیش نەبین زۆر حەدی نەبین هەم بووە لە زۆر شتا بەڵام لە زۆر شتا نەمبووە واللهی برێم چێ ینی ئەگە برێم شانسی باشە بۆ بەڵام شانس و بەخت بەبێ جوهد و مادی بوونی خۆت ئاسان نییە بێ ینی ئەمن قەت
ئەو مەسەلە هاتیە لە ڕێیەکی بڕۆم یەک جا تا ببینەوە پڕی دۆلار بێ شتووە لەخوا بەزیابێت تا ئێستاوەی کە ویست بێتم بۆم بووە بەڵام ئەبێت تحملێکی باشم هەبێت هەتا شتەکەم بۆ یەکسەر نەبووە یعنی ئەوە نیە هەوڵێکی زۆرم بۆیاوە ئەنجا شتەکەم بووە یەکسەر نەبووە زۆر باشم زۆر باشم چکەم قەنەعەتم بە خۆم هەیە قەنەعەتم بە خۆم چێ ئەگە ئەوڕۆ مەسەرەن ئەو ساڵ نەهات بوو بێئومێد نابم بێئومێد نابم چکە دائیمەن بیر لەوە دەکەمەوە سەعاتش کە ژیانم دەگۆڕێ یعنی دائیمەن دەرێم ئێستا کە من لێرە بکەنە بچمە دەرێ دەرێم لەوانەیە ژیانم بەنەوە عەشقە بگۆڕێ بێئومێد نیمە لە هیچ شتێکی هیچ گرنگی بەو شتە نادەم ئینسان کە هەوڵی دا ئیدی ئەوە خودی ئەو بەختەیە کە خەڵک باسیەکە مانای چیە کە ئەمن کەم تەرخەم بم لە شتێکی بڵێم بەخت یاوەرم نەبوو نەخێر بەختەکەی خۆتەکە یان هەوڵدانەکەی خۆتە یاوەری خۆت نەکرد لۆی کە بگەیە ئەو شتێ لەبەرەوە بڕوان بەو شتە نیە من کەسێکی نین وانیم بەختم هەر زۆر ڕەش بێت بەڵام هەر دەزێمە هەر کارێک یەکسەر ئەو کارە بە ئاسانی بۆم نابێت ینی زەحمەتێکی زۆری پێوە کێشم بەڵام لە ئاخری ینی ئاخری مەتاف با بڵێن خۆی گەورە یارمەتی دەرمە بێ و شەم بۆ مەکسەرە بێت وەڵاهی لەخوا بەزیاد بێ ڕاستە من وەکو بڵێن وەکو بنەماڵە چوار برا بووی سێ برام نەما و هەر زۆر زوو باوکم ئەبێ خوای کرد و هەر زۆر زوو مەسەلەن من تەنیا مامەوە بەڵام ئەتوانم بڵێم وەک ژیان وەک گوزەران زۆر باشم زۆر شکرم بەوەی کە خوا داوێ پێم زۆر کەموام نەوە تۆ ڕەنگە لە بێئاگایی خۆم ئینسان شتێکی وا بڵێ بەڵام بڕوان پێی نییە پێم وا بێ هەر ئینسانە کەوتۆتۆ سەرخۆی بیر و باوەڕی خۆی ئەوەی کە خۆی هەوڵی بۆیان من ئەوەی هەوڵم بۆیاوە بەدەستم هێناوە تر ئەوەی هەوڵم بۆیاوە خۆشەویستی خەڵک بۆ بەدەستم هێناوە هەشم توانی لە باتیەوە پارەی خەیاڵی زۆر بەدەست بێنم بەڵام منەوە ڕێگایم هەڵبژاردووە والله حتى ئێستا تەجروبەم نەکردێ شانسم هەیە یاننا بەس ئیدی لە خوای بەزیادبی الحەمدلله لە زۆر چشت یعنی سەرکەوتوو بوویمە یعنی حتا لە پێکێنانی ژیانی هاوسەرگیری و منداڵەکانم گەورە کردیە یعنی ئەو تموحەیە هەم بووە منداڵەکانم گەورەکەم یعنی منداڵەکانم مستەقیم دەرچن لە کۆمەلگا وەچی خۆم ڕازگۆ بن وەکو عایلەم ڕازگۆ بن یعنی الحەمدلله ئەوها بووە یعنی هەتا ئێستا نەمدیتە منداڵەکەم بێتەوە یەکێک بێت جیرانێک بڵێ ئەو منداڵەت ئەو غەڵەتەی کردیان ئەو منداڵەت جوونی بە منداڵی مندایان ئەو منداڵەت بە شەڕهات الحەمدلله منداڵەکانیشی بۆ چخۆم ئاشتی خوازم تێکەلی مەشاکل نابن زۆر خراپم من هەموو جارێ وتومە تەسەورەکە یەک شت بۆ بژێرمەوە سەرسامەبی ئەمەش لە بێبەختی خۆمە من بە حکمی ئیشەکەم خەیاتم چون مەچینەیەک مۆدێلێکی تازە بوو پیانە و جۆزە گەورە بۆ هین بۆ کابۆدورین چون کڕیم لە کارتۆنە لۆک خۆم لە بەر دوکانەکەی خۆم هەڵم چڕی تەسەورکە هەڵم چڕی خستمانە سەر قاچمێزەکەی ئیشی نەکرد معقول نییە لە کارتۆنە چون بە کوڕی کاک شەقیاسین کە لێم کڕین کاک چێنەر وتم چێنەر کاکە مەچینەکەیش ناکەوتی کاکە بڵە تۆ لۆک بردووتە ئێوەتم وەڵا هەڵم وەشانە خستمە سەر مەچینەکەی ئیش ناکە وتی چۆن شتی وایە وتم وەڵا ئیش ناکە هات فەقیرا و سەیری کردوانە فعلەن هەرچی ماگەری ئیشی نەکردوونێ بەڵا وتی کاکە بی پێچەرەوە و پێچامانەوە و خستووە ناو کارتۆنەکەی و وتم کاکە نامەوێت بردیەوەتی کێشە نیە بردیەوە دوای 2 ڕۆژ برادێکی چادر درو ئەوەی کە چادری سیارە و خێم و مێمەی پێدرون ئەوداڵی لەو مەچێنانم چونکە ئەو ئیشە قورسانەی پێکرا چێنەریش پێی فرۆشت بوو قسەی نەکردبوو وتی عەبدوڵڵا نەمێراوە هیچ بڵێم وەڵا ئەمە ئیش ناکەوەمانەوتم ئەیەمێ چیە لە لایەوە ئیش ناکە وتی وەڵا کاکە بردی و پارەم لێوە گرت و ڕۆی وتی ئیتر ئەمە چاوەڕێی ئەوەم تەلەفۆن بکا و بڵێ ئیش ناکات وتی ئەو ڕۆژە هیچ بۆ بەیانێر بۆ دوو بەیانەیە هیچ وتی بۆ دوای 3 ڕۆژاتەوە بەلام کاک چێنەر ڕەحمە لە ئابا و ئاشتاوە بۆ خۆت و مەچێنوتی ئیسراحەتم کردووە وتم چۆن وتی وەڵڵاهی ئەمە یەکەم جارە من مەچینە بکڕم ئەوە ئیسراحەتی لێ بکەم چێنەر تەلەفۆنی وە کرد وتی کاک عەبدوڵڵا وتم بەڵێ
تێزای مەچینەکە ماوە ساردوێگەوتمێ وتی هاتوتە دەستخۆشی لەکەم دیدی ڕەحمە لە ئاژداوە ئەبەوە خۆتی مەچینە کورە وتم کاکە من خۆم بەختەکە مایوتم ئەگەر بچم بۆ سیروانە بێ بیزیتریاوە بەرم لەگە خۆمە